بەڕێزێکی کە پرسیاریەوەی هەیە من زۆر ڕجیمەکەم زۆر درەنگ کێشم دابەزیە و زۆر بێزار بووم ڤیتامین دیم زۆر کەمە هەموو مانگێک دەرزی و حەبە خۆم بۆم تاویز نابێتەوە بەڕێزان سەرچاوەکانی ڤیتامین دی لێەوە دەست پێ بکەم بەکارهێنانی شیری سروشتی شیری مەڕوو ئەو شیری کە شیری خۆماڵی یەکێک لەوە کارەکان پاشان ئەو خۆرەی کە هەیە ئیستفادەی لێ بکە و پاشان عیلاجیش بەکاربێنێ ئەوە شتێکی خراپ نییە و بەگشتی ئەتوانێت ئەوە بکە ئەو جۆرە خۆراکانی کە بە ڤیتامین دی جگە لە شیر و ئەوە دەوڵەمەندن ئەتوانێت بەکاربێنێ بابەتی ڕجیمەکە ئێمە هەمیشە وتومانە ڕجیمکردن بەمانای ئەوە نییە ئینسانە نەخوا بەمانای ئەوەی کوالیتی خواردنەکە جۆری خواردنەکەت بگۆڕی واتە تۆ ئەتوانی تێر بخۆی لەو خواردنانی کە بۆ تۆ ئیتر ئەوترێ مباحە بۆ تۆ یعنی تۆ ڕێگە پێدراوی ئەتوانی بیخۆی بەڵام ئەو خواردنانی کە کێشە بۆ تۆ دروستەکەن برنجە شەکرە شیرینیە تەنانەت هەر شتێک شیرین بێ لە هەنگوین لە خورما لە توی وشک لە هەر یەکێک لەمانە میوە شیرینەکان هەموو ئەمانە کاریگەریان هەیە باش وایە تۆ کەمیان کەیتەوە و لەگەڵیشیا بە تەنها خواردن کافی نیە بەڵکو و جوڵەی زۆر خواردنەوەی شلەمەنی وەگەر کەسەکە قەبزی هەیە بە هەمان شێوە و ئەگەر هەر بەمانە ئەو نەبوو سەردانی پزیشکی پسپۆر بکەیت بۆ ئەوەی بزانین کێشەی غودەت نییە هەندێک کێشەی تری نەخۆشیمان هەیە کەوا ئەکەن کە ئەم بەڕێزە بە بەردەوامی کێشی لە بەرزیا بمێنێتەوە گەڕجیمیش بکات کاریگەریەکە زۆر زۆر دەرناکەوێت